ئەگە پێت خۆشە خوا لێت ڕازی بێ، لە تووڕەیی خۆی بە دوورت کە، غەزەبت لێ نەگرێ، لە ناو گۆڕدا سزات نەدا، لە جەهەنەما سزات نەدا، سپاسی خوا بکە. مەڵێ ئەمەکەی ژیانە، ئەمەکەی حاڵە، سەیری دەوڵەمەند کەی دڵنیا بە دڵخۆش نابی، هەرە بچڕەی، چکە ناگەیتەوە لە خەفەتا بچڕەی تووشی جەڵدی دەماغە بیت، تووشی سەرەتان و نەخۆشیە بی، ناگەیتە ئەویشە. بۆیە سەیری خواری خۆت کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، چونکە ناگەی بەودا کە پێیان ناگەی دڵنیا بە لە ڕێگادا تیاچیت، ئەویش بۆ خۆی هەر بەرزە بێتەوە و پارەی زۆرە، بیر لە قیامەتی خۆت بکەرەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا، هەر کەسێک پارویەک نانی خوارد، ژەمێ نانی خوارد، نان، ئەگەر حەمد و سەنای خوای کرد، وتی الحەمدولله، خوا ئێنەی بڕی، خوای گەورە لی ڕازی دەبێت. و ئەگەر کەسێک لە ئێوە ژەمێ خواردنی خوارد، خوا لی ڕازی دەبێت. ئەگەر کەسێکیش لە ئێوە بە هەمان شێوە قومی ئاوی خوارد، گڵاسی ئاوی خوارد، سپاسی خوای کرد، الحەمدولله، خوای گەورە لەو کەسە ڕازی دەبێت. جا هەموو کاتێک نانت خوارد بڵێ الحەمدولله، بسم الله، الحەمدولله. ئاوت خوارد، شەربەتت خوارد، ساردیت خوارد، ماستاوت خوارد، هەرچیت خوارد، بسم الله، دوای بڵێ الحەمدولله، خوا لێت ڕازی دەبێت. ها ڕەزامەندی خوا چەندی ئاسانە، بەس ئێمە نامانەوێ. ئەمەکەی ژیانە، ئەمەکەی حاڵە، دەی فەرمو ناشکری کە بزانە خوا چیت بۆکە. بە ناشکری نیعمەتەکان زیاد ناکە، بە ناشکری موچە چاک نابێ، ئاو چاک نابێ، کارەبا چاک نابێ، بە ناشکریش دڵت خۆش نابێ، بە پێچەوانەکەی دڵت خۆشە بێ و هەموو شتێ زیاد دەکە. والله ئەگەر ئێمە کۆمەڵگایەکی چاک بووینایە، ئێستا نیعمەتەکانی خوا سەدقات بەسەرمانەوە بوو. چونکە کاتێکیش بوو لە 2009 پارەباران بوو، هەر خەڵک ناشکریە کرد و ئەمەکەی ژیانە، ئەمەکەی حاڵە. زۆرمان بینی بوخراکانمان لەو کاتە چاک بینی، ئەیسەش تۆزێ وەزعی خەڵک باش بێ، ئەبینی ئەو خەڵکە زیاتر بوخرا بێ. بەداخەوە سپاسی خوا ناکەین. دیفاع کەڵم سپاسی خوا بکەن واتی نەکەن دیفاع لە زاڵمەکەن، نا والله، خوا لە دنیا و قیامەت لەفرەت و لعنەتی لە زاڵم کردووە. بەڵام دەڵێن با ئێمەش نەچینە ڕیزی ئەوانە، با ئێمە سپاسی خوا بکەین بۆی لە قیامەت ئینشاءالله ئێمە لە بەهەشتا بین و زاڵمەکان لەناو جەهەنەمە بیان بینین. چەندێ خۆشە ڕقت لە کەسێک لە قورئانە هاتووە لە دنیادا زڵمی لێت کردووە، وەڵێ خوایان حەزەکەم لە جەهەنەما بیبینم، ئەچی قسەی لەگەڵاکەی، بەڵام عەزاب ناچێژیتەوە. ئەوەی کە زڵمی لێت کردووە، ئەوەی کە لە دنیادا زاڵم بووە، بە چاوی خۆت ناو جەهەنەما بیبینی عەزاب بدرێ، ئیتە چی دەبێ؟ بەس تۆ ناشکوری مەکە، با تۆش نەچتە ڕیزی ئەو لە ناو جەهەنەما خوا نقمت بکات.